بەڵێ بێگومان ڕۆژانە دەبیستین و بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق دەبینین کە ڕۆژ بە ڕۆژ گوشار دەخاتە سەر قوارەی هەرێمی کوردستان. گفتوگۆ سەبارەت بە گوشارەکانی دادگای فیدراڵی لەسەر قوارەی هەرێمی کوردستانەکەین لە کاتێکدا بەنەمانی ڕژێمی سەدام و پێشووتر بۆ ئەوە بوو کە ئەم عێراقە فیدراڵە بکرێت تایدا گەلان پێکەوە بژین، بەڵام خەریکە عێراق بەرەو سنترالیزم دەڕوات. وەزیاتر گفتوگۆ ئەەکەین لەگەڵ میوانمان میسال ئالوسی سیاسەتمەدار کە میوانە لەگەڵمان. بەخێر هاتن تەکەین ئوستاد، بەخێر بێ سەر چاوان. یەکەم پرسیارم بۆ جەنابتان ئەوەیە، بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان بڕیارێکی یاسایین یاخود بڕیارێکن مەطبەخێکی سیاسی لە پشتە؟ ڕەمەزانتان پیرۆز بێت. ڕەمەزان لە هەموو دانیشتوانی کوردستان پیرۆز بێت لە گەلەکەی لە سەرکردایەتیەکەیشی. ڕەمەزان پیرۆز بێت لە هەموو عێراقیەکان. خوای گەورە یارمەتیمانداد. بابەتی دادگای فیدراڵی تەنها هەرێمی کوردستانی بە ئاماژ نەکردووە، بەڵکو دادگای فیدراڵی ئەم بەتایبەتی ئەم دادگایە ئێستا ئامانجەکەی چیە؟ ئامانجەکەی ئەو سیستەمە سیاسیە دەستوریە کە لە عێراق هەیە و دیموکراسیەت لەسەر دیموکراسیەت بنیاد نراوە. دادگای فیدراڵی کورد و سونە و شیعە دەکاتە ئامانج، ئێزیدی و سابیئەکان دەکاتە ئامانج. دەیەوێت فرەچەشنی و فرەنتەوەی لە عێراقدا نەهێڵێت. ئەم دادگایە دادگایەکی ناشەرعیە، چونکە پێش دروستبوونی دەستور دامەزراوە. ئێستا بۆ نمونە دادگاکە ناونراوە دادگای فیدراڵی، چونکە عێراق وڵاتێکی فیدراڵیە. ئایا عێراق دوای تەمووز فیدراڵی بوو؟ مەبەستمەوەی پێش سەردەمی مەلەکی فیدراڵی بوو یاخود دوای سەردەمی مەلەکی؟ ئێمە ئێستا لە دەوڵەتێکی فیدراڵی فرەچەشن داین. عێراق بنیادراوە لەسەر بنەمای هەماهەنگی نێوان تورکمان و کورد و عەرەب و شیعە و هەموو ئاین و پێکهاتەکان. جیاوازی نابێت بکرێت لە نێوان هیچ پێکهاتێکدا. بەڵام ئەمڕۆ دادگاکە چووەتە دەرەوەی سیستەمی سیاسی. ئەمڕۆ دادگاکە خۆی خستۆتە سەرەوەی دەستورەوە. با ئەوەشمان لەبیر نەچێت بڕیارەکانیشی خۆیان دەڵێن قسەکانمان یاخود بڕیارەکانمان پابندکردن، بەڵام بڕیارەکانی پابندکردین، چونکە بەشێکیان نادەستورین. پێویستە سەرۆکی کۆمەڵ دەسوەردان بکات، چونکە ئەو پارێزەری دەستورە. من داوا لە دکتۆر لەتیف ڕەشید دەکەم کە هاوڕێمە، وای دەبینم هەر بوونی نییە. پێم وایە زۆر سیرە هەڵوێستەکانی بوو قسێک ناکات، دانیشتووە یانی هیچ ناکات. بڕیارەکانی دادگای فیدراڵی هەڕەشە ئامێزن، شەڕ دروست دەکەن، عێراق وێران دەکەن، یەکێتیمان دەخەنە مەترسیەوە. عێراق بەو شێوەیە دامەزرا لە دوای ڕووخانی ڕژێمی سەدام بۆ ئەوەی کە ببێتە عێراقێکی فیدراڵ. بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق بەرەو سنترالیزم نابات، ئەمە کاریگەری چییە بێت لەسەر عێراق و گەلانی عێراق؟ بڕیارەکانی ئێمە نامانەوێت سیستەمی مەرکەزیەت قبولکەین. عێراق شیعی تایە، سونەی تایە، تورکی تایە، تورکمانی تایە، مەسیحی تایە، تەنانەت فارسیشی تایە. ئێمە بە هیچ شێوەیەک سەنتەری بوون قبول نابکەین. ئەگەر پێمان وابێت دەتوانین دەستور جێبەجێکەین، باشە. دەستور نەیوتووە سەنتەر بێت بە بەغداد یاخود وڵاتێکی سەنتەری بێت. ئەو حکومەی کە شیعی نزیک لە ئێران کردی فەشەلی هێناوە. ئێمە ناتوانین سیستەمی سەنتەری بوون قبول بکەین. ناتوانین تەنها لێک حیزبدا کۆبینەوە، لێک نەتەوەدا کۆبینەوە. ئەگەر ئێمە دیموکراتین، ئەگەر دیموکراتیەت تەنها لێک حیزبا بێت، ئەوە دیکتاتۆریە. بەڵکو دیموکراسیەت بریتە لە پێدانی مافی کەمینەکان، بریتە لە ڕۆشنبیری گشتی. ئەمە شتێکی تایبەتە، ئەمە شتێکی دیکەیە. ئێستا ئێمە گەشتونەتە قۆناغی دادگای فیدراڵ یاخود قۆناغی ئەم سیستەمەی سیاسی لە عێراقدا. هەموو کەسێک بۆ نمونە کەلیمەیەک بڵێت دادگای فیدراڵی دژی دەوەسێتەوە. پێویستە ئێستا سەرکردایەتی کورد بە وردی بڕیارەکان هەڵسەنگێنە، چونکە بڕیارەکانی سەرکردایەتی کورد لە ماوەکانی ڕابردوودا زۆر دڵفراوانە بوون. هەزاران کەسیان پێشوازی لێ کردووە لە سەردەمی داعشدا. پێویستە سەرکردایەتی کورد سوود لە دۆخەکە وەربگرێت. بۆچی دەیانەوێت تۆڵە لە هەرێمی کوردستان بکەن و هەرێمی کوردستان چی کردووە؟ هەرێمی کوردستان دەرگای بۆ ملیۆنان
ئاوارە کردەوە أكثر من مليون عراقي بۆچی دەیانەوێت دژی هەرێمی کوردستان هەنگاو بنێن باشە بۆ چونکە نزیکە 1 ملیۆن عراقی پەنا داوە ئێستا دەیانەوێت تۆڵە لە هەرێمی کوردستان بکاتەوە چونکە هەرێمی کوردستان پێشکەوتووە زانکۆی تێدایە سیستەمی سیاسی تایە سیستەمێکی سیاسی باشی تایە ئەمە شتێکە لەسەر ژیان و مردن بۆ نمونە ئەوەی کە لە بەغداد دەسەڵاتدارە کۆمەڵێک فاشلن کۆمەڵێک شکست خواردوون دەیانەوێت هەرێمی کوردستان نەمێنێت بەڕێز میثال ئالوسی ئەگەر بین بیکەینە تای تەرازوو بخینە سەر تەرازوویەک دەبینین بڕیارەکانی دادگای فیدراڵی لەسەر تەرازوویەک دابنین ئەگەر بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان بێت بڕیارێک نبینین کە لەسەر بەرژەوەندی هەرێمی کوردستان بێت تەواوی بڕیارەکان بە بەرژەوەندی حکوومەتی عێراقە عواقبی ئەم جۆرە بڕیارانە چی ئەبێت لە کاتێکا جەنابەت ئاماژاکی عقوبەی هەرێمی کوردستان ئەدەن عقوبەی ئەم ئەعمارە ئەدەن عواقبی ئەم عقوبانە چیە بێت چی چاوەڕوانەکرێت وەک سیاسەتمەدارێک بەڵێ ئەگەر سەرکردایەتێکی حکمت نەبێت ئەگەر خۆشەویستی نیشتیمان نەبوایە هەروەها ئەگەر سەرکردایەتی بەڕێستەرۆک بارزانانی نەبووە سەرکردایەتی کاک مەسعود نەبووە سەرکردایەتی سیاسی کورد نەبووە هەروەها سەرکردایەتی پارتە سیاسیەکان نەبووە ئەگەر سەرکردایەتی و حکمەتی ئەوان نەبووە ئێمە دەچوینە شەڕی براکوژی دژی عێراقیەکان کوردەکان دەتوانن شەڕ بکەن کوردەکان شاخیانەیە شاخەکانی کوردستان سەربەرزن دژی تورکیا شەڕیان کردووە دژی سیستەمی عەرەبی شەڕیان کردو دژی عێراقیەکانی شەڕیان کردووە شاخەکانی کوردستان دایم سەربەرز بوون بەڵام سەرکردایەتی برای بەڕێزم سەرۆک بارزانی و کاک مەسرور بەردەوام هەوڵیان داوە کە ئەوڵیان داوە کە گفتوگۆ بکەن باوەشیان کردوەوە بۆ خەڵک باوەشیان کردوێتەوە بۆ هاوڵاتە عێراقیەکان دەیانەوێت پارێزگاری لە هەرێمی کوردستان بکەن دەیانەوێت پارێزگاری لەو سیستەمە سیاسی عێراقی بکەن کە لە دوای ساڵی 2023ەوە بنیاد نراوە سەرکرداری سیاسی دەیانەوێت پێکەوە ژیان بەرە پێ بدەن بەڵام ئەوانەی لە بەغداد پەنادەبەنە بەر چەک پەنادەبەنە بەر کۆمەڵێک بڕیار کە خۆیان پێی دەڵێن بڕیاری دادگای فیدراڵی ئەم دادگایە کەواتە دەستوەردانی دەرەکی هەیە لە بڕیارەکانی دادگای فیدراڵی بەرامبەر بە هەرێمی کوردستان بە تایبەتی بەڵێ بێگومان دەستوەردانی ڕوونی ئێرانی هەیە لە کارەکانی دادگای فیدراڵی دادگای فیدراڵی کەوتووەتە ژێر کاریگەریەکانی ئێران بۆ نمونە ئێستا چوارچێوەی هەماهەنگی پەیوەندی لەگەڵ ئێران هەیە دادگای فیدراڵیش پەیوەندی لەگەڵ ئێران هەیە بەشێک لە بەغداد بۆ نمونە فشار لە پەکەکە دەکەن بۆ ئەوەی دژی تورکیا شەڕ بکات و وەرەقەی گوشار بەکار بێنن بۆ نمونە ئەوانەی لە بەغداد کۆمەڵێک کار دیاری پێ دەکەن هەرچەندە هەرێمی کوردستان ناوچەیەکی بچووکە بەڵام بەرامبەر ئێران بەرامبەر تورکیا بەرامبەر عەرەب وەستاوەتەوە بۆچی لە هەرێمی کوردستان دەترسن هەرێمی کوردستان چی هەیە چونکە هەرێمی کوردستان مافە خەڵک دەدات چونکە هەرێمی کوردستان پێشکەوتنی تێدایە پێتان دەڵێن بەڕوونی سیستەمی سیاسی بەغداد ناتوانێت سەرکەوێ بەسەر هەرێمی کوردستاندا چونکە هەرێمی کوردستان هەرێمەکە مافە خەڵک دەدات بەڕاستی زۆر وەحشیەت هەیە لە بڕیارەکانی دادگای فیدراڵی دەست دەبەن بۆ مەعاشی خەڵک بۆچی دەسەبەن بۆ مەعاشی خەڵک دەیانێت هەرێمی کوردستان لە ناوە هەڵتەکێن دەیانێت هەرێمی کوردستان لە ناوەوە ڕێکخستنی نەبێت یەکگرتووی نەبێت لە ڕێگەی بڕیارەکانیانەوە عەفوەن ئەوان ئەتوانن ئەو شتە بکەن ئەتوانن ئەو ئینفیکاکە دروست بکەن بۆ بڕیارانە من پێم وایە کە بەداخەوە بۆ نمونە ئەگەر شتێک لە ناوەوە خراپ بێت ڕەنگە کاریگەری هەبێت ئێستا دەیانەوێت بۆ نمونە منداڵێک دەچێت بۆ قوتابخانە دەگری پارەی پێ نییە دەیەوێت ئەوە بکاتە بیان و وشار بخاتە سەر هەرێمی کوردستان ئەمە شتێکی زۆر ترسناکە ئەوان چۆن دەست دەبەن بۆ معاشی خەڵک ئەوانەی کە لە بەغدا بوون ترسنۆکن لە بەغدا چیان کرد داعشات بۆ نمونە چیان کرد لە مووسڵی شەڵاتن بەڵام موچەی خەڵکی مووسڵیان نارد بەڵام ئێستا بۆ موچی هەرێمی کوردستان نانێرن زۆر سەیرە بەلامەوە بۆ هەرێمی کوردستان بەچی دەزانن ئێستا ئەوە هەرێمی کوردستانیش فەرمانبەری هەیە پێویستی بە معاشە شكرا أستاذ مثال الآلوسي كنت معنا شكرا